بەڵێ راپۆرتەکان لە سەرەتای مانگی ئاداری 2026دا ئاماژە بەوە دەکەن کە ئیدارەی ترامپ ڕێگای ئیتالیاوە پەیوەندی بە ئێرانەوە کردووە بۆ پێشنیارکردنی ئاگربەست. هەرچەندە پەیوەندیەکە لە راپۆرتە ڕۆژنامەوانیەکاندا وەک پێشنیارێکی دەستبەجێ یان پەیامێک وەسف کراوە نەوەک نامەیەکی فەرمی. ئیتر ئەمە لەکوێ بڵاوی کردەوە سەرچاوەکانی کوێنە؟ سەرچاوەکانی ئیتر ڕۆژنامە نووسێکی بەناو دەنگە، ئەویش ئاحوم بارنیە، واتە ڕۆژنامە نووسی واینێت نیوزە کە یەکێک لە سەرچاوە وردەکاریەکان و بنکۆڵیەکانی سەرەکی ڕۆژنامەوانیە لە ئیتالیاش وابزانم کار دەکەم. و بەپێی ئەوە ئیتر ئێرانیەکان ئەو پێشنیارەی ترامپیان ڕەت کردوتەوە. ئەمە لە دوای ئەوە هاتووە کە خامینەیی کوژراوە. ئیتر ئەمە نیشانی ئەدا کە ئێرانیەکان ئەگەر چی لە شەڕەکەدا وا پێدەچێ دۆڕاندبیان و یانیش بدۆڕین، بەڵام هەتاوەکو ئێستا بڕیاری خۆ بەدەستەوەدانیان نەداوە، هەروەکو ترامپ هیوای دەخواست و یانیش ئیتر چاوەڕوانی دەکرد. ئێستاکە شەڕەکە تاوەکو دێ بەرەو پێشتر دەچێ و پرسیارە سەرچیەکە ئەوەیە ئەگەر ئێران خۆی بەدەستەوە نەدا و موشەکەکانی بەشی ئەوە بکەن، تەنانەت 3 مانگی تر ئیتر بتوانی ڕۆژانە 3-4 موشک بتەقێنێ، ئەمە چ کارە ساتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم بۆ ئەمریکا و هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ هاوپەیمانی دێتە ئاراوە. ئیتر ئەمە باسێکی دوور و درێژە، بەڵام فیشەک تەقاندن ئاسانە، کۆتایی پێهێنان بە فیشەک تەقاندن کاری هەر کەسێک نییە و بە هەر کەسێک ناکرێ. بریتانیا لە جەنگی جیهانی دووەمیندا سەرکەوت، بەڵام دوای سەرکەوتنی ئیتر بە دەرکەوت کە بەریتانیا لە بەرامبەر نازیدا سەرکەوت، بەڵام هەموو جیهانی دۆڕاند، واتە کۆتایی بە هەژمونگەرایی بەریتانیا هات. ئێستاکەش ئێمە دەزانین کە ئێران خۆی بەخۆی گۆڕی بۆ خۆی هەڵکەندووە، دۆڕانی خۆی مسۆگەر کردووە، بەڵام لێرەدا پرسیارە سەرچیەکە لەگەڵ ئێران چێ دەدۆڕێ؟ هەمووی ئەوەیە. کەناڵی یوتیوبی هیوا خۆشنا و چاودێری بکەن، ئابۆنە بکەن، سوبسکرایب بکەن، تکایە لەگەڵماندا بن. هەتا بەرنامەی ئایندا، کاتێک خۆش.